هێز ئەمنیەکانی عێراق لە خۆرهەڵات و باشوور و باکووری شاری مووسڵ لە پێشڕەویدان بەرەو ناوەندی شارەکە بۆ کۆنتڕۆلکردنەوەی ئەو گەڕەکانی ئێستا لە ژێردەستی تیرۆریستانی داعشدان. هێز ئەمنیەکان جگە لە گەڕەکی زەهرا و ئینتیسار و سەماح و خەزرا کە لە چەند ڕۆژی ڕابردوو کۆنتڕۆلیان کردەوە، ئەمڕۆژ لە بەردەوامی پێشڕەویەکانیان هێز ئەمنیەکان لە دوای شەڕێکی قورس چونە نێوگەڕەکەکانی تەحریر و قادسیە و عەدەن بە کۆنتڕۆلکردنەوەی ئەو سێگەڕەکە. هێز ئەمنیەکان بە تەواوی لە ناوەندی شارەکە نزیک دەبنەوە. تفصلنا ساعات قليلة إن شاء الله عن مركز مدينة الموصل. دوای چەند کاتژمێرێکی کەم پشت بەخوا دەگەینە ناوەندی شاری مووسڵ. سوپاسی خەڵکی مووسڵ دەکەین، هاوکاری باشی ئێمە دەکەن، داوایان لێ دەکەین خۆیان لەو شوێنانە بە دوور بگرن داعشی لێیە تاوەکو زەرەریان بەرنەکەوێت. تیرۆریستانی داعش بۆ ڕێگەگرتن لە پێشڕەوی هێرشی هێز ئەمنیەکان لە ناوەندی گەڕەکانی شاری مووسڵ پەنا بۆ هێرشی خۆکوژی و ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراو دەبن. بەڵام هێز عێراقیەکان دەڵێن توانیمانە پێشڕەوی زۆر باش بکەین و داعش ناتوانێت ڕامان بگرێت. يدخل لك بسيارة مفخخة يشتت الجيش. هەموو هێز و توانایان ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوە بەرامبەرمان بەکاری دێنن، بەو کردەوانە ناتوانن پێشڕەویەکانمان ڕابگرن. مستمرين بالتقدم باتجاه مركز المدينة. بەردەوامین لە پێشڕەویەکانمان بۆ ناوەندی شار، زۆر ناخایانێت هەموو پاک دەکەینەوە. پشت بەخوا بەو جوانە ژیانی ئاسایی بۆ خەڵکی شارەکە دەگەڕێتەوە. بۆ ڕێگرتن لە پێشڕەوی هێز ئەمنیەکانی عێراق بۆ ناوەندی شارەکە، تیرۆریستانی داعش جگەلەوەی خەڵکی سڤیلی شارەکە دەکەنە قەلغانی مرۆیی، ڕۆژانە دایان خۆکوژ و چەندین ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و قەنناس بەدەستەکانیان بەکاردەینن. بەڵام پێشڕەوی هێز عێراقیەکان بەرەو ناوەندی شارەکە بەردەوامی هەیە. گەیلان بۆتانی کورسات نیوز گەڕەکی ئەنتیساری تازە ئازاد کراو.